ئالیگرێن ڕێبەرێکی مقتەدە سەدر سەرکەفتنا خوا هەلبژارتنێن پێشوەختیە عێراقیدا پیرۆز دکن. لە ئەمریکا ڕێژەی ئاپێکردنێن کۆڤید-19 کێم دبە. ڕەڤەندا کورد لە باژارێ لۆس ئانجلس بەشداری فەستیڤالێکە کولتوری یا جیهانی دەبن. استودیو اندنگ امریکا ل واشنگتن بینرین هجا ل هر دره هم بخیر هاتنه و برنامه نویا کرد کونکشن لا منیشوا ایدمتان خوش سدان لەلایەن ئیرانی ڕێبەریایەنی شیە مقتەدە سەدر شەوی دووشەمە لە بەغدا بە بۆنەی ئەنجامە سەرەتاییەکانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە کە تێدا سەدر وەک پێشڕەوی دەرکەوت ئاهەنگیان گێڕا. هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە هەروەها بە پێ خەڵکەکە ئەڵبەتە بە هەڵپەرکی و بە بەرزکردنەوەی ئاڵای عێراق و پۆستەرەکانی سەدر لە گۆڕەپانی تەحریر ڕێپێوانیان کرد و ژماردنێک بە پشبەستن بە بەشێکی دەرەنجامەکان وانیشان دەدات مقتەدا سەدر فێرەتر لە هەفتە نیشتنگەوەیە خودکورسی لە پەرلەمانی 329 کەسیدای بەدەستهێناوە. پارتی سەدر دەڵێت 73 کورسیان بەدەستهێناون و دەنگەکانیان چوەتە سەرەوە بەرامبەر بە 54 لە ڕابردوودا و بەم جۆرە دەسەڵاتێکی زۆرتریان پێدەدات لە پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق. کورد لەم هەڵبژاردنەی عێراقدا لە دوو گۆڕەپانی جیاوازە لە کێبەڕکیدا بوو. ناوچەکانی ژێردەسەڵاتی هەرێمی کوردستان و ئەوانەی لە دەرەوای کە بە ناوچە ناکۆکی لە سەرەکان ئاسراوە ئایا کورد زیرەکانەوە بە هەڵسەنگاندنەوە لەم هەڵبژاردنە بەشداری کرد. پەیامنیرمان دڵشاد ئەنوەر ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە دڵشاد ئەم کاتێتان باش دەکرێت بە بینەرانمان بڵێن خەڵک چۆن دەڕوانێتە دەرەنجامەکان و تووڕەیی و کاردانەوەکانیان تا چەند لەسەر دەرەنجامەکان کاریگەری هەبوو. بەڵێ زۆر سپاس. دیارە بەپێی ئەنجامی هەڵبژاردن یاخود با بڵێن بەپێی ڕێژەی بەشداریکردنی هەڵبژاردن خەڵکێکی زۆر چی لە هەرێمی کوردستان وەچی لە ناوچە کێشە لەسەرەکان بەشداری هەڵبژاردنیان نەکردووە و بایکۆتی پرۆسەی هەڵبژاردنیان کردووە. ئەمە خۆی بە خۆی ئاماژەیەک بوو بۆ تووڕەیی شەقامی عێراقی وەچی شەقامی کوردی لە لایەنە سیاسیەکان. واتە ڕێژەی زۆری ڕێژەی بایکۆت ئاماژە بوو بۆ تووڕەیی شەقامی عێراقی و کوردی و تەنانەت لە ناوچە کێشە لەسەرەکانیش پێکاتەکان بە هەموویەوە لە حزب و لایەنە سیاسیەکان لە ڕێگەی بایکۆتکردنەوە دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکانیش تووڕەیی خۆیان لە حزب و لایەنە سیاسیەکان نیشاندا. بەڵام لەگەڵەوەشدا تاکو ئێستا حزب و لایەنە سیاسیەکان پەیامێکی ڕوون یاخود با بڵێن وەڵامێکی ڕوونیان بۆ تووڕەیەکانی شەقام نەبووە، بەڵکو هێندەی خەریکی ژماردن و با بڵێن نیشاندانی ژمارەی کورسیەکانیان کە بەشێک لە هێزە کوردیەکان شکستێنانی خۆیان لە هەڵبژاردنەکە و کەمی ژمارەی کورسیەکان ڕاگەیان لەوانە کۆمەڵی زوتنەوەی بۆران. تا چەند دەنگدەران کوردستانێتی و خۆیان نیشاندا لە دەنگدانەکاندا؟ بەڵێ ناوچە کێشە لەسەرەکان ئەڵبەت بەتایبەت کەرکووک و دیالۆ پارێزگای سەلاحەدین کورسی کورد لە پارێزگای سەلاحەدین لەسەر جەمە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کورد لە پارێزگای سەلاحەدین هیچ کورسیەکی نەهێناوە، تەنها لە ئەنجومەنی محافەزە کورسی هێناوە. بەڵام ئەم جارە کورد توانی بۆ یەکەم جار لە پارێزگای سەلاحەدین کورسیەک بەدەست بێنێ. لە قەزای خانەقین پێشتر کورد یەک کورسی هەبووە، ئەم جارش کورسیەکەی خۆی هێنایەوە. لە شاری کەرکووک دۆخەکە جیاوازتر بوو کە کورد پێشتر 6 کورسیە بۆ 6 کورسیەکەی هێنایەوە، بەڵام گۆڕانکاریەکە لە نێو خۆی کووردا ڕوویدا کە پێشتر هەر 6 کورسیەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بەڵام ئەم جارە 3 کورسی هێنایەوە، 2 کورسی لە 6 کورسیەکە ڕۆیشت بۆ پارتی دیموکراتی کوردستان و کورسیەکیان بۆ نوێ ڕۆیشت. ئەڵبەت لەم هەڵبژاردنەدا لە شاری کەرکووک تەنها عەرەبی سونە ژمارەی کورسیەکانیان لە 3 کورسیەوە بۆ 4 کورسی زیادی کرد و تورکمان ژمارەی کورسیەکانیان لە 3 کورسیەوە بۆ 2 کورسی کەمی کرد. واتە عەرەبی سونە زیادی کرد، تورکمان کورسیەکانی کەمی کرد، کوردیش ڕێژەی کورسیەکانی وەکو خۆی مایەوە. کاک دڵشاد شەنگەڵێکی لەو شارانەیە کە لە ناوکۆکی لەسەرەکاندایە و
وەکو باسکرا پارتی ڕێگە پێ نەدرا لەو شارە بانگەشە و بەشداری بکات بەڵام وەکو باز دەکرێت پارتی 3 کورسی بەدەستهێناوە ئەمە چۆن؟ بەڵێ دیارە پارتی دیموکراتی کوردستان لە کاتی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردندا بانگەشەی ئەوەیە کرد یاخود با بڵێن لە ڕووی میدیاییەوە خیتابەکە بۆ ئاراستەیە بوو کە لە شنگال لەلایەن هێزە نزیکەکان لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە ڕێگریان لێکرێ بۆ ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردن تا ڕادەیەکی زۆر ڕێگریەکە یاخود با بڵێن ئەو خیتابە ئەعلامیە پەیوەندی بە گرژیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەکەوە هەیە کە لەسەر شنگال پارتی و پەکەکە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هەمیشە لە ململانێدا بوون ئەم ململانەیە درێژەی هەیە تاکو ئێستش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش درێژەی هەبوو یەکتری تۆمەتبارکردنی بەدووادا هات تەنها شنگال نییە بەڵکو بە درێژایی ئەو سنوورە هەتا سنووری قەندیل و ناوچەکانی زاخۆ یەکتری تۆمەتبارکردنی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە و هێزە نزیکەکان لە پەکەکە هەمیشە بەردەوامی هەبووە ئیمەزانین ناوچە داوڕاوەکان بارودۆخێکی تایبەتی هەیە جێواز لە هەولێر و سلەیمانی و دوهۆک ئایا لایەنە کوردیەکان نەخشە و ڕێگای تایبەتیان هەبوو بۆ ئەم ناوچانە یا هەروکەوانەی تر؟ بەڵێ بێگومان ئەو کێشمەکێش و ناکۆکەی کە لە ناو خۆی هەرێمی کوردستانە هەیە لایەنە کوردیەکان هەمان کێشمەکێش و ناکۆکی نێوخۆی هەرێمی کوردستانیان گواستۆتەوە بۆ ناوچە کێشە لەسەرەکانیش چۆن لەسەر ئاستی هەرێمی کوردستان ململانی هەیە کێشە هەیە بە هەمان شێوە ململانی نێوان لایەنە کوردیەکان لە ناوچە کێشە لەسەرەکان لە کەرکووک لە شنگال لە خانەقین لە دووس بەردەوامە و بە جادابەزین و پەرتەوازەیان ئاماژەیە بۆ ناکۆکێ بەتایبەت ئەگەر بێت و هێزە کوردیەکان پلانیان هەبوایە ڕەنگە لە کەرکووک سوودیان لە پەرتەوازەی عەرەبی سونە و توکمان وەرگرتیان لە بری 6 کورسیەکان ڕەنگە ڕێژەی کورسیەکانیان بۆ 8 کورسیش بەرز کردایەتەوە بەڵام کێشمەکێش و ناکۆکی و پەرتەوازەی نێوان لایەنە کوردیەکان وای کرد ژمارەی کورسیەکانی بۆ خۆی بێنێتەوە. پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەلارەوە لەگەڵماندا بوون زۆر زۆر سپاس. زۆر سپاس. دناو هەلبژاردنان de ڕێژەیە هەری کێم یا دەنگدارên Iraqî bejdar bûn li gor ku karbidestên hilbijartinên Iraqî dibêjin. Ev jî nîşaneke berçavek û baweriya welatiyên Iraqî birêberên siyasî û sistema hukmraniya nû lawaz bûye. Di vê raportê de hevkarê me belên Salih Balê dide ser wêyekê ka çima bi milyonan Iraqî biryar stendin ku van hilbijartinên pêşwext boykot bikin. هەڵبژاردننی پێشوەختی عراق لەسەر داوای خۆپیشاندەرانی وڵاتەکە کرا وەک هەوڵێک بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان و ڕەخساندنی دەرفەتی کار و کۆتایی هێنان بە گەندەڵی و هەروەهاش بە دەستێوەردانی دەرەکی. بۆ ئەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە نزیکەی 26 ملیۆن هەوڵاتی عراقی مافی دەنگدانیان هەبوو. كان العدد الكلي للناخبين الذين ژمارەی ئەو دەنگدەرانەی بەشداریان لە هەڵبژاردننی تایبەت و گشتی عێراقدا کرد 9 ملیۆن و 7,779 کەس بوون واتە ڕێژەی بەشداری لە 141 بووە تا ڕۆژی دووشەمەش 25 سکاڵا تۆمار کراوە. ئەمە هەڵبژاردنە پێشوەختی عێراق نەبووە مای هێورکردنەوەی تووڕەیی و ناڕۆزایی شەقامی عێراقی بە تایبەتیش خۆپیشاندەران. لەگەڵ بڵاوکردنەوەی ئەنجامە بەراییەکاندا زۆرێک لە هاوڵاتیانی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە بێهیوایی خۆیان دەربڕیوە لەوەی ئەم ئەنجامانە بتوانن ببنە هۆکارێک بۆ گۆڕانکاریەکی بنچینەیی لە وڵاتەکەیاندا. هیوایەکی زۆرمان هەبوو بەو هەڵبژاردنە بەڵام ئەوە تا دووبارە بوونەوەی دەموچاوە کۆنەکان دەبینینەوە ئیتر هیچ هیوایەک و خواستیش نەماوە بەو هەڵبژاردنە پێشوەختەی کرا. العراق لا اعتقد اكو امل بالتغيير هیچ هیوایەک نەماوە بۆ گۆڕانکاری لە عێراقدا هەتا ئەو کاتەی لایەنی وەها هەبن لە وڵاتەدا کە سەر بە وڵاتانی تر بن ئەوە عێراق هەر بەم ڕەوشەی ئێستاە دەمێنێتەوە. گۆڕانکاریەکان ئەگەر ڕوو بدەن زۆر کەم دەبن لەوانەیە بە ڕێژەی لە 40 بن چونکە دەموچاوە کۆنە سیاسەکانی هێشتا لە ڕێزی پێشەوەی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەدا. چالاکوانانی عراقی جەخت دەکەنەوە لەوەی ئەگەر هاتبە و ئەو مەرجانەی خراببوونە بەردەم کاربەدەستانی حکوومەتی وڵاتەکەیان و هەروەش درابوون بە کۆمیسیۆنی هەڵبژاردن بەجێ بگەێنرابانایە ئەوە لەوانە بوو ڕێژەیەکی بەرچاوی خەڵک بەشداریان لەو هەڵبژاردنە پێشوەختەی عراقدا بکردایە.
المشاركة في الانتخابات يجب أن تكون مشروطة. بەشداریکردن لە دەنگداندا دەبواە هەندێک مەرجی لەگەڵدا بواە و بزوتنەوەی تەشرین ئەو مەرجانەی دانابوو بریتی بوون لەوەی چەکی نایاسایی نەمێنێت پارەی سیاسی بۆ کڕینی دەنگ نەبوایەت و هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بکرایێت لەگەڵ هەبوونی کۆمیسیۆنێکی ڕەوایی هەڵبژاردندا هیچ یەک لەم مەرجانە جێبەجێ نەکران هەر بۆیە خۆپێشاندەران بایکۆتیان کرد و بەشداریان نەکرد لەو دەنگدانەدا. زیاتر لە 15 ملیۆن دەنگدەری عراقی بەشداریان نەکرد لە هەڵبژاردنە پێشوەختەکەی ڕۆژی یەکشەمەی وڵاتەکەیاندا. ئەم بایکۆتکردنە گەورەی هەڵبژاردن نەکرد تەنها لای عراقیەکان بەڵکو لای چاودێرانی بیانی هەڵبژاردنەکانیش جێی سەرنجێکی زۆر بووە و دەشڵێن هیوادارن ئەم پەیامەی عراقیەکان بگاتە لای فەرمانڕەوایانی 18 ساڵی ڕابردووی وڵاتەکە. لە ڕاستیدا ڕێژەی کەمی بەشداری لەم هەڵبژاردنەدا زۆرمانە هەڵدەگرێت بەڵام ئەوە کاری من نییە هەڵسەنگاندنی بۆ بکەم ئەمە ئاماژەیەکی ڕوونی سیاسیە و هەر تەنها دەتوانم بڵێم هیوادارم سیاسەکان و دەستەبژێری سیاسی عێراق گویان لەو عێراقیانە بێت ئێستا هەر پەیامە دەتوانم ئەمەندە بڵێم. بایکۆتکردنی هەڵبژاردن وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن پرسیار و گومانێکی زۆریشی لەسەر تەواوی پرۆسەی سیاسی دروست کردووە لە هەموو عێراقدا بەڵام ئایا ئەم هەڵبژاردنە چەندێک گاوچەشەی نوێی سیاسی لە وڵاتەکەدا دێنێتە ئاراوە ئەمەیان وەک دەگوترێ هێشتا ماوە بزانرێت و دەشێت وەڵامەکەی بکەوێتە ئەستۆی ئەو حکوومەتە نوێیەی پێک دەهێنرێت هەرچەندە عراقیەکان وەک دەڵێن گەشببین نین لە ڕوانگەی ئەو ئەنجامە بەرایانەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عراقەوە. یەک ئەنجامên balkêşiyê van hilbijartinên Iraqî ew ku grûpên girêdayî Heşd Şeعbî yên ser bi Îranê ve rastî şikestineke mezin hatin. Lê ew ê ev yek heta çira deyê bandorê li rola van grûpan di nav Iraq û li gel Îranê de bilîze. Ji bo şirovekirina vê yekê niha Hîwa Esman şirovekarê siyasî bi awayekî zindî ji Hewlêrê bimare ye. Kakî wat bi xêr hatî programa dengê Amerîka. Yani tiştekî balkêş û rastî ku hemû aliyên ser bi Heşd Şeعbî ve ew ê gonîzekeya wan bi Îranê ve eşkere ye şikestinek mezin pêkanîn yani gelek ji wan negihiştin wê asta yani yan kêm kirin beramber hilbijartên 2018 bi nerîna te sedema vê yekê çi ye؟ زۆر سپاس کاک سیروان ڕێزم بۆ جەنابەت و کاکجانی و بینەرانی دەنگی ئەمریکا و NRTش. طبعاً ئەوەی کە بینیمان ڕاستە پاشەکشەیەکی زۆر گەورە بوو بۆ لایەنەکانی کە نزیکن لە ئێران هۆکاری سەرەکی ئەمەش ئەوە بوو کە پاش خۆپیشاندانەکانی 2019 ئۆکتۆبەری 2019 پێش 2 ساڵ ئەو گروپانە پێ ئەچێت خەڵکیش ئەزانێت زیاتر لە 600 کەسیان کوشت 23,000 کەسیان بریندار کرد حکومەتی نوێ هات حکومەتی کازمی کە پاش حکومەتەکەی عادل عەبدولمەهدی وعدی زۆردا کە جەزایان بکات کە بیانگرێ بیان هێنێتە بەردەمدادگا بەڵام دیارە نەیتوانیوە خەڵکیش بە دوو شێوە ئەو ئاماژەیان لەو ناڕەزاییان کرد لە حەشتیان بە بەشدار نەبوون بە هەموو شێوەیە کە لە ماڵەوە بوون و دەنگیان نەداوەکو لە راپۆرتەکەی کاک بەڵێن بینیمان لە لایەکی تریشەوە ئەوەی کەچوو بۆ دەنگدان دەنگی پێنەدان دەنگیدا بەلایەنەکانی تر 20 کەسی سربەخۆ یعنی ئەگەر سیرکەی شەرتیش نییە بۆ نمونە هەمویان سربەخۆ بن ئەوانی و دەرچوونەوەکو کوتلەیەکی سربەخۆ بەڵام ئەوانە بەلایەنی کەمیەوە ئەو دەنگانی کە بۆ سربەخۆیەکان چوون لە هەڵبژاردننی ڕابردوو بۆ حەشت بوو بۆ ئەو لایەنانەی سەر بە ئێران بوون بەڵام نسباتیان کرد لە 3 ساڵی ڕابردوو ئەو لایەنەی کە نزیک بوون لە ئێران زیاتر ئەجندای ئێرانیان بەدی ئەهێنا لە ناو عێراق و وەلایان یاخود بوونیان زیاتر ینی سۆزیان زیاتر بۆ ئێران بوونەوە بۆ عێراق و زۆریش بە عەلەنی قسەیانە کرد و یەکێک بوون لە هۆکارە سەرەکیەکانی تێکدانی باری ئاسایشی و باری ڕەوشی عێراق ئاسایش و استقراری عێراق سزایەک بوو بەێ لەسەر vê بابەتێ ڕاستیش بەرگۆ بابەتێک گرینگ هادی العامری سەرۆکێ کوتلای الفتح یان تەفگەرە الفتح داخوێنێک دەرخست و تێدەگوت و ئەو بچ شێوەیی ئەنجامên هەڵبژاردنên پێشوەخت لە عێراقی قبول ناکە شخوا ئەبوو عەلی عەسکەریژی ئەو ژی سەرۆکێ کەتاب حزب الله ویژی ینی داخوێنێکێ دەگوت و
ئەنجامên هەڵبژارتنان ji aliyê wan ve nayên redkirin. Du grûpên serekeyên ku hej şabî nûneretiya hej şabî dikin yek ji wan xwe ketab Hizbullah hejî. Evaya tê we wateyê ku êdî qonaxeke nû ji tund û tujiyê li Iraqê dest pê bike? طبعا ئێستا پێش تۆزێک جەماعەتی مقتەدا سەدر جوابیان دانەوە جوابی هەردووکیان دایەوە وتی ئەو اعتیرازەی کە ئەوان هەیەە بە یەک پۆستی وەزاری حەلی ئەەکەین یعنی دیارە کێشیان لە بین دروستە بێت دوێنێ شەو وەکو بیستومانە لە هەندێک سەرچاوە ئەڵێن ئیسماعیل قائانی هاتۆتە بەغا بۆ حەلکردنی ئەو کێشەیە لە بینیان بۆی بزانێت کە چۆن ئەتوانێت ئەو ئایا ئەکرێ ئەو گروپانەی کە لە ناو تەحالوفی سەدری نین لە ناو حرەکەی تەیاری سەدری نین ئایا ئەتوانێت کۆیان کاتە و بیانکا بێ کوتلەیان نا تاکو ئێستا دیار نییە طبعا ئەو ڕەفزەی ئەو ڕەتکردنەوەی هادی العامری ئەبوو علی العسکەری ڕەنگە لایەنی تریش قەیس الخەزعەلی شەکیدم ئێستا ماوەیەش کە عینەن قسە ئەکات 4 کورسی ئەویش هێناوە جاران 15 هەبوو ئێستا بوو بە 4 ئەوانە هەمووی لە دژی ئەو شتە قسە ئەکەن بەڵام نازانین تا چ ڕادەیەک تێکەلیان لەگەڵ سەدریەکان ئەوەی کە ئەیبینیم بەڕاستی شتێکی ناوخۆی شیعەکانە یعنی لەلایەن جەماعەتی گروپی سەر بە ئێران ڕەفزی ئەو نەتیجەیە ئەەکەن جەماعەتی سەدریش ئەیانەوەی خۆیان بسەپێن و بزانین چ ڕادەیەک ئەو ئاریشەی لە بینیان هەتا چ حدێک ئەڕوات و لەکوێ ئەوەستێ دو مقتەدە سەدر سەرۆکی کوتلەیە سەدری داخافتنا خۆ گۆتارە خۆیان پشتی سەرکەفتنێدا ئەشکرە کرد و divê çek ji derveyî dewletê yanî ji bêvî artêşa Iraqî tu çek li Iraqê neyê bikaranîne waya diyara peyameke rasterast bû ji bo grûpên serbî Îranê ve evaya wê çawa were şirovekirin bi taybet di demekê de ku êdî niha Sedr dixwaze eşkere bike ku ezim ku hikûmeta Iraqî li serdestê min were damezirandin ev yek tê çiwateye ji bo heşt şeعبî û her wiha ji bo rola Îranê di paşa roja Iraqê de بەڵێ شتێکی ئەساسی چکە ئەو گروپانەی کە بوون بە میلیشیا دوایی و سەر بە ئێران بوون لە ئەساس هەمووی جێشی مەهدی بوون کە هەمووی سەر جەماعەتی مقتەدا بوون خۆی کە ئەو جەماعەتی ئەوەی کە دەری ئەکرد یاخود ئەوەی کە ئینسیحابی ئەکرد لە جێشی مەهدی ئەچوو تەشکیلێکی تری دروست دەکرد خۆراسانیە حزبوڵایە عەسائبە کەتائبە ئەوانە هەمووی ئەهاتنە دەرەوە گروپیان دروست دەکرد و ئێرانیش یارمەتی ئەدا و بینیمان لە زۆر جاریانی و کاری ئێران لە عێراق ئەو گروپانە ئیکەن بۆ نمونە قەسفی مەتاری هەولێرە لێدانی سەفارەتە لە بەغدا لێدانی قائیدی عین الئەسەدە هی هێزە ئەمریکیەکان ئەوانە هەمووی بە ئەو گروپانە ئەکرێتەوەن بە ئەمری ئێران و بەدەستی ئەو گروپانە بۆیە بۆ مقتەدا طبعاً مشکلەیەکی گەورەیە کە ئەو گروپانە هەن و ئەویش خۆی بە زعیمی هەموو شیعە ئەزانێ و لە دەنگەکانی زیاتر وا بۆ خەڵقی دەرخستووە کە ئەو لە هەمووی کوتلەکان بەهێزترە طبعاً کوتلەی تریش هەیە ئەوانی دی بە مالیکی و بە هادی العامری وانی تر نزیک ئەبنەوە لە مقتەدا بەڵام پێناچێت لەو زیاتر کاکیوە بکورتی ژبەر بۆ وەختا مەگەلێکی نەمای بڕاستی دو تد گۆتارە مقتەدە سەدر پەیامێک بۆ واشنگتن جدید ینی وی بەحسا باڵیۆزخانەیە کرد گوتن ئەو دکارن ینی لە بەغدادێ بمین کارێ خۆ بەردەوام بکن لێ ئەگەر مایتێکردنێ لێ کاروبارێ ناوخۆی عێراقێ بکنەوەش بۆ واشنگتن تێ چواتەیە ئەویش نەوعام پامێکی نووە دیارە مقتەدا ئەزانێت لە سیستەمی تازە کە دەنگێکی یەکجار زۆری هەیە ناتوانێت وەکبەری مقاومە بەحسکات ئەبێ بە شێوەیەکی پراگماتیکی هەم لەگەڵ واشنگتن هەم لەگەڵ ئێران ئێستا مقتەدا تقریبا تووشی ئەوە بووە کە ئەبێ سیاست بکە لەگەڵ واشنگتن و لەگەڵ تەهران و لە بەغداش لەگەڵ کورد و لەگەڵ لایەنەکانی تر باشە بگورە کاکی وەختا مەلوێ دەکەی داوی هاتی وعسمان شرۆڤەکاری سیاسی تمارە بوو هەولێرە گەل لەکسپاس بۆ بەشداری شرۆڤێنتە نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا لەگەڵ دابەزینی ڕێژەی نیشتمانی کۆڤید-19 لە ئەمریکا فەرمانی ڤاکسین بۆ هەندێک لە کاروبارەکان هانی هەندێک لە کارماندەکان دەدات بۆ ئەوەی دەرزی لە خۆیان بدەن لە کاتێکدا هەندێکی تر بێزاری دژبەوە دەردەبڕن. ئەمە ساتێکە لە مێژە خەریکە لە ئەمریکا دێتە پێشەوە لەگەڵ ئەوەی 76% خەڵک لە ناو وڵاتەکەدا بەلای کەمی یەک ڤاکسینیان وەرگرتووە.
دوام وڵاتەکان خەریکە نێزیک دەبنەوە لە شوێنەکانی کاردا کەوا لەسەر کارمەندان پێویست دەکات دەرزی دژی کۆڤید-19 لێ بدەن ئەجینە کارەکانیان لەدەست دەدەن ئەوەش بۆتە هەندێک پاشگەزبوونەوە لە لای کارمەندانەوە. لە لۆس ئانجلس ئەفسەری ئاسایشی گوتی بڕیاری وڵاتەکە لەمەڕ پێکوتە داناسەپێنێت کاتێک کە دێتە سەر کارمەندەکانی کە 18,000 کارمەندە. کۆمەڵێکی تەواوی کارمەندان ئامادەن لە کار دەربکرێن یاخود لا بدرێن لە بری ئەوەی ڤاکسین بکرێن. من نامەوێت لە دۆخێکدا بم کە 5 لە سەتی هێزی کارم لە ماوەی شەو ڕۆژێکدا لەدەست بدەم لەسەر داسەپاندنی ڤاکسینکردن. ئەم گرژیانە ڕوودەدەن هاوکاتی دابەزینی ڕێژەی توشبوونی ڕۆژانەی کۆڤید-19 لە ئەمریکا بۆ نێزیکەی 95,000 حاڵەتی نوێ. ئەمە دابەزینەکە لە باڵاترین ئاستی لە ماوەی بەرزی لوتکەی ئەم دوایانەی مانجینۆ کە لە ڕۆژێکدا 172,000 بووە. ئەمە بەپێی زانکۆی جانس هاپکنس کەوا چاودێری بەرپابوونی ئەو پەتا جیهانیە دەکات. دکتۆر ئانتۆنی فاوچی شارەزای باڵای نەخۆشیە درمیەکان لە وڵاتەکەدا بە بەرنامەی State of the Union کەناڵی CNN گوت گەشتبینە سەبارەت بە ڕێڕەوی پەتاکە بەڵام هێشتا زۆر زووە بۆ پاشەکشەکردن لەسەر مەرج و ڕێنەمایەکانی پەتاکە وەک بەکارهێنانی دەمامک. من حەز دەکەمەوە ببینم کە گەلێک کەمتر بێت لە 10,000 و تەنانەت گەلێک لەوەش کەمتر بەڵام کە 95,000 بێت ئەوە هێشتا دۆخێکە کە ئەو ڤایرۆسە تێیدا بە پلەیەکی بەرز و لەناو کۆمەلگادا بڵاو دەبێتەوە. چاوەڕوان دەکرێت کاربدەستانی تەندروستی لە دواترەی ئەم مانگا کۆ ببنەوە بۆ باسکردنی داوایەکی فایزەر بۆ پەسەندێکی تەنگەتاوی بۆ مناڵانی 5 بۆ 11 ساڵان ڤاکسینەکە وەربگرن. فایسەر پێشنیاری کردووە یەک لەسەر سێی بڕەژەمێکی کەسێکی کامڵ بە مناڵان بدرێت. سکات گۆتلیب سەرۆکی پێشووی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمان کەوا لە ئەنجومەنی فایزەرە بە بەرنامەی فەیس دەنێشنی کەناڵی CVS گوت کەوا دانی ڤاکسین بە مناڵانی قوتابخانە وێ دەچێت چەند ساڵێک دوور بێت. 12 بۆ 17 ساڵان ڕەنگە 2 ساڵی تر بێت ئەلبەتە کەمێک زیاتریش بێت من پێم وایە 5 بۆ 11 ساڵان تەنانەت لەوە زیاتر بێت. کەدا بەڕێوەبەرایەتی بایدن بەڵێن 1 ملیار دۆلاری داوە بۆ کڕینی ملیۆنان تاقیکردنەوەی بە پەلەی کۆڤید-19 لە ناو ماڵدا لە گەرمەی راپۆردان لەسەر کەمی کەرستەی تاقیکردنەوە لە سەرانسەری وڵاتەکەدا. کۆشتی سپی دەڵێت تا مانجی 12 هەر مانجێک 200 ملیۆن ئەو کەرستەیە دەبێت. سەرۆکی تورکیە ڕەجەب تایپ ئەردۆغان دوشەمێ نیشاندا کۆ ئارتێشاوی خۆ ئامادە دکە کۆ ئۆپەراسیۆنێکە لەشکریە نو هەمبەر هێزên کورد لە باکوورێ سووریە پێک بینە. ئاخافتنên ئەردۆغان هاتن پشتی تەقینا ترمبێلekê li bajarê Efrînê ku li jêr destê çekdarên ser bi Tirkiye ve ye. Di encama wê teqînê de bi kêmî çekdarek hate kuştin. Erdogan got ku sebra Tirkiye hember terorê êdî nemaye û ew ê Tirkiye nêzik gavên pêwîst li Sûriye bavêje ji bo rê li ber gefeyên ji Sûriye tên bigire. Ji sala 2016 ve Tirkiye û komên İslamiyên radîkal çend operasyon li bakurê Sûriye pêk anîne û tê de hêzên Kurd ji deverên wekû Efrîn, Serêkaniyê û girê spî derxistine. Tirkiye dibêje yekîneyên parastina gel YPG beşekin ji Partiya Karkerên Kurdistanê PKK û divê li Sûriye nemînin. YPG jî hevalbendeke nêzik ya Amerîkaya di şerê dijî terora Daeş. لە ڕۆژی شەممە 9 ئۆکتۆبر بیستمین ئاهەنگی ساڵانەی گوندی جیهانی ئێرڤاین بەڕێوەچوو کە هاوکاتە لەگەڵ 50مین ساڵیادی دروستبوونی شاری ئێرڤاین کە بەشێکە لە شاری گەورەی لۆس ئانجلس لە ئێڵەتی کالیفۆرنیا و ساڵانە هەموو ئاین و نەتەوە جیاوازەکان بە مۆزیک هەڵبڕکی و شتومەکی کەلتوری و فۆلکلۆری تێدا بەشداری دەکەن. من خۆم ساڵانێکی زۆر کە لە کالیفۆرنیا دەژیام لەو فێستیڤالانەدا بەشداریم کرد. هاوکارمان ساڵاتی میجار بۆ ڕۆماڵکردنی ئەو فێستیڤالە سەردانی شارەکەی کردووە و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. ڕۆژێکە داگرتی بە خواردن، مۆزیک، هونەرا شێوەکاری و شاهیên هەڤرەنگیya civakî. Li vê parkê bi awayekî salane revend û nasnameyên ciyawaz digihên hev û nîşanên çand û keleporên xwe bi hev re parve dikin. Hi, we're dancers from Chinese Dance Company of Southern California. Em semagirin ji kompaniya semagirin Çînê ya Kaliforniyana. Semaya me ya Evru bi navê Duhan e. Duhan her wasa wêna û nexşên li ser dîwaran ku dîrokawana ve digerin ku ji berî 1000 salan bî.
فستیوالا ناونەتەویە بە ناوێ ئێرڤاین گلۆبل ڤیلج لە دەڤەرە ئۆرنج کاونتیە ویلایەتە کالیفۆرنیا مەیدانێکە vekiriye ji bo her cure çalakî. Revenda Kurdî jî bi awayekî berbiçav tevlî çalakiyên festîvalê dibe û şêwazê jiyana Kurdan nîşanî amadeyan dike. Em giring dibînin ku em jî bejdar van festîvalê bin her çende me welatê xwe me pasporta xwe bes me çanda xwe hey me kulturê xwe hey me muzîqa xwe hey yani ev jî nasnameyekê em jî dixwazî vê nasnamê şuna nîşa alemê bidin çünkü alemeka gelek cuda têre vêre bejdar bî bi festîvalê da ji ew jî em giring dibînin ku em jî pişkekê ji Kurdistanê her çarşbarê Kurdistanê pêşkêş bikin. گرنگەکەی ئەوەیە کە هەمیشە بەهۆی ئەو ناخۆشیانەوە کە پێش هاتۆ بۆ کوردی شاید خەڵکی دەرەوەی کوردستان زۆر ئایدیەکی باشیان نەبێ نەزانن واقعان کوردەکان چۆنن ئەمەوێ یعنی ئامانجی ئەسلی ئەوەیە کە بێجگە ئەو شتە ناخۆشانە کە پێش هاتووە ئەوە نیشان بین جوانیەکانی نیشان بین کە بڵێن ئێمە بێجگە ئەو شتانە شتی تریشین ئەو شتە جوانانەی ئەو جلوبەرگین ئەو زمانەین هەموو ئەمانە ئامانجی ئەم کارەیە کە ئەمڕۆ ئێمە کردومانە لێرە. سەرا بن نەقیب پزیشکێکە عێراقیە کۆ دەما پاندەمیە کۆرۆناییدا خود هونەرا شێوەکاریدا دیت و خواست بە تابلۆین خود دەوێ فەستیڤالێدا ناسنامەیە خۆ نیشان بدە. أنا طبيبة أطفال من 40 سنة وتقاعدت قبل عدة سنوات. چند سالا پزشکی زاروکا بیم. و اوی چند سال از خانشین بیم. دمی کووید دست بگیری من هنرا شوکاریه جخو رای کر و برق کر و از تولی چالاکین و فستیواله بیم و من خواست بر همه خو نیشا خلقه بدم. لبشی مزوپوتامیا عراق که ننراتیا گلک پیکاتیان دیکه کردیسا به جلو برگین خو آماده بون. نام زهره لبشی the spirit of Mesopotamia Iraq representing خلقی کردکم خەڵکی کورد لە کاتی بەهار و هەر کاتێکی خۆشیە جلی کوردی لەبەرەکەن بۆی خۆشی دڵی خۆیان دەرببڕن. تایبەتمەندیەکە فەستیڤالەیە ئیسال ئەوە کو ئەو 20 سالیە چالاکیین خوا پیرۆز دیکە. تایبەتمەندیە دنا فەستیڤالێ ئیسال ئەوە کو هەفدەمە لەگەل 5 سالیە دامەزراندنا باژارۆکی ئێرڤاین. ئەف باژارۆکێ بچووکێک و دکاری بوو دوی 5 سالیدا gelek navendên teknolojiya gelek kolej û gelek zanîngeh hembêz bike. Ji bajarokê Irvinê wilayeta Kaliforniya salih demî cer dengê Amerîka. û bi vê yekê bînerên hêjam gihiştin dawiya programa xwe ya vê hefteya Kurd Connection heta programeke din bimînin di xêr û xweşiyê de. Bimîne xweş.